زۆر جار ئینسان پێویستی بە پشکنینە خۆی بیکات یاخود دکتۆرێ بۆی بنووسێ. باشترین پشکنین و گەیشتنە نەتیجەیەکیش لە غۆدەیە بریتیە لە فەحسی TSH Thyroid Stimulating Hormone. ئەمە فەحسێکە کە مێشک دەرێکات بەیعازی سەروتری مێشکی خۆی کە پێوتێت TRH ئەجۆڵێتەوە. ئەم ڕژێنە ئەم هۆرمۆنە لە مێشکەوە ئیعازەدا بە غۆدەکە کە چۆن ئیشکا واتە کۆنتڕۆڵی غۆدە لەژێر سەیتەرەی مێشکایە ی خۆی نییە ئەو پێڵێت چی بکە و چی مەکە. ئەم فەحسە گرنگترین فەحسەکانی ئینسانە کە بیەوێت بزانێ غۆدەکەی بە چ ئاراستەیەکایە طبیعیە یاخود بەرزە یاخود نزمە غۆدەی پڕکارە یاخود غۆدەی کەمکارە. هەر کاتێک TSHەکەی طبیعی بوو ئاسوودەیەکی زۆرمان پێ بەخشێ کە ئەم ئینسانێکی طبیعیە و پێویستی بە هیچی تر نییە. بەڵام زۆر کات پێویستمان بە فەحسێکی تر ئەبێ لەگەڵ یا بۆ ئەوەی کە پاسادانی TSHەکەی بۆ بکەین کە پێوتێ فری T4. هەر کاتێک ئەم دوانە بە یەک ئاراستە ڕۆیشتین ئەزانین ئەم ئینسانە غۆدەکەی بەرزە و پێویستی بە چارەسەرە. لەگەڵ پێدانی عیلاجە دوای 3 هەفتە بۆ 6 هەفتە فری T4ەکە کە هۆرمۆنێکە لە غودەوە دەرەچێ و نیشانەی کۆنتڕۆڵی غۆدەکەیە چاکە بێت و زۆر ئاساییە بێتەوە لە ماوەیەکی کورتە چەند هەفتەیەک بۆ مانگێک. بەڵام TSHەکە کاتێوێ هەتاوەکو چاکە بێتەوە چونکە ئەم لە مێشکەوە دەرەچێ زۆرینەی جار بە تێکڕایی 6 مانگی پێچێ. زۆر جار نەخۆشەکە لەمە تێناگاڵێ کاکتۆر غۆدەکەم هێشتا چانە بۆتەوە بەڵام لەو کاتەیە تۆ نابێسی TSHەکەی. TSHەکە بۆ تەشخیصی سەرەتاییە بەڵام ئەوەی گرنگە فری T4ەکە پێوانەڵێت غۆدەکەی ئێستا لەم کاتەیە لە چ ئاستێکایە. سمارت وەرچەرخانە.